دەروونزانی چیە و لە بەشی دەروونزانی چی فێر دەبیت؟ دەروونزانی زانستێکی مرۆیی و تا ڕادەیەک تازەیە، یەکێکە لەو زانستە پێویستانی کە بەشداری دەکات لە باشترکردنی ژیانی هەموو خەڵک بەگشتی و کەسانی خاوەن گرفت و نەخۆشی دەرونی بەتایبەتی. بۆیە زانستێکی پێویستە و هەموو کەسێک پێویستی بە معریفە و وشیاری دەرونی هەیە بۆ ئەوەی ببێتە کەسێکی دەروون دروست و بەختەوەر لە ژیان. دەروونزانەکان هەوڵ دەدەن مرۆڤمان پێ بناسێنن وەک ئەوەی کە هەیە، بۆیە بۆ ناسینی خۆمان و خەڵک و مامەڵەکردنێکی سەرکەوتوو لەگەڵ خۆمان و ئەوانی تر پێویستمان بە دەروونزانیە. ئەمەش ئەوە دەردەخات زانستی دەروونزانی بۆ هەموو کەس گرینگە بۆ ئەوەی بتوانێت لە ژیانی کەسی و کۆمەڵایەتی و خێزانی و پیشەیی سەرکەوتوو بێ. ڕەنگەوا بیر بکەیتەوە دەروونزان ئەو کەسەیە کە دادەنیشێت بەرامبەر نەخۆشێک و یارمەتی دەدات بۆ ئەوەی لە نەخۆشی یان گرفتە دەرونیەکانی ڕزگاری ببێت. بەڵام دەروونزانی زۆر لەوە فراوانترە کە بیرت لێ کردوتەوە. دەروونزانی بریتە لە لێکۆڵینەوەی زانستی لە ڕەفتار و پرۆسە عەقلیەکان. ئەمەش وا دەکات دەروونزانی ببێتە زانستێکی زۆر فراوان بە شێوەیەک لە دێو هەموو بوارەکانی تر خۆی ببینێتەوە. دەروونزانی لە هەندێک پرس دەکۆڵێتەوە کە ڕەنگە پەیوەندیدار بن بە زانستی بایۆلۆجیەوە، وەک چۆن مێشکمان کار دەکات و پەیوەندی نێوان کۆ ئەندامەکانی لەژ بەتایبەتی کۆ ئەندامی دەماری و کوێرە ڕژێنەکان لەگەڵ ڕەفتار چین. لە هەمان کاتدا لە هەندێک پرسی تر دەکۆڵێتەوە کە پەیوەندیدارن بە کۆمەڵگاوە، وەک چۆن مرۆڤ لە نێو کۆمەڵگا و گروپەکاندا ڕەفتار دەکات و کاریگەری کۆمەڵگا چییە لەسەر ڕەفتار و کەسایەتی تاک. لە هەندێک پرسی تریشدا پەیوەندیدار دەبێت لەگەڵ فەلسەفە، وەک پرسی بوون و مانای ژیان. دەروونزانی لە هەموو ئەو شتانە دەکۆڵێتەوە کە ئێمە ئەنجامی دەدەین و ئەزمونیان دەکەین و کارمان تێدەکا، وەکو چۆن گەشە دەکەین، چۆن درک بە دەور و بەرمان دەکەین، چۆن فێر دەبین، چۆن قسە دەکەین، چۆن بیر دەکەینەوە، چۆن دڵخۆش دەبین، چۆن تەندروست دەبین، چۆن دەبینە بەڕێوبەرێکی باش، چۆن دەبینە بازرگان و خاوەن پیشەیەکی باش، چۆن دەبینە مامۆستایەکی باش، چۆن دەبینە دایک و باوکێکی باش، کەسایەتیمان چۆن دروست دەبێت، چۆن تووشی نەخۆشی دەرونی دەبین و چارەسەری نەخۆشەکان دەکەین. و بەسەدان پرسی تر کە هەموو ئەو پرسانش لە پێناو ئەوەیە باشتر لە خۆمان و ئەوانی تر تێ بکەین و باشتر مامەڵە لەگەڵ خۆمان و ئەوانی تریشدا بکەین. بەشی دەروونزانی یەکێکە لە بەشەکانی کۆلێژی ئاداب کە هەریەک لە زانکۆکانی سلاحەدین و سەوران و زاخۆ و دوهۆک و گەرمیان و خانەقین و کەرکووکدا هەیە. ئەو پرسە جۆرا و جۆرانی کە دەروونزانی دەیخاتە ڕوو وا دەکات کە دەروونزانی دابەش بێت بەسەر چەندین لە قوبواری پراکتیکی و تیۆری جیاوازدا کە لە بەشی دەروونزانی کۆلێژی ئاداب زانکۆی سلاحەدین بەشێک لە ملقانە دەخوێندرێ. بۆ نمونە دەروونزانی گشتی، دەروونزانی پەروەردەیی، دەروونزانی منداڵ و هەرزەکار، دەروونزانی پیشەیی، دەروونزانی تایبەت، دەروونزانی بەهرەداران، دەروونزانی کۆمەڵایەتی، دەروونزانی زمان، دەروونزانی پەیوەندی، دەروونزانی معریفی، دەروونزانی ژینگەیی، دەروونزانی کەسایەتی، دەروونزانی ئەزموونی، ڕێنمایی دەرونی، دروستی دەرونی، نەخۆشیە دەرونیەکان. بەشی دەروونزانی لە زانکۆی سلاحەدین لە ماوەی 4 ساڵدا زیاتر لە 22 لقی دەروونزانی پێدەناسێنێت کە هەموویان ڕۆڵیان هەیە لە فراوانبوونی وشیاری دەرونی قوتابی و ئامادەکردنی بۆ ژیانی پیشەیی دوای کۆلێژ. ئەمە جگە لەو بابەتێک کە پەیوەندیەکی ڕاستە و خۆیان هەیە بە دەروونزانی وەک کۆمەڵناسی و فەلسەفە و بۆ ماوەزانی و مرۆڤناسی و زیندەزانی. لە هەمان کاتدا لەم بەشەدا فێر دەبیت کە چۆن بە میتۆدێکی زانستیەوە پێژینەوە لەسەر ڕەفتاری مرۆڤەکاندا بکەیت. هەروەها هەندێک لەو کارامەیانە فێر دەبیت کە لە هەموو بوارەکانی ژیانتدا سوودیان لێ دەبینیت. بۆ نمونە ئەم بەشە هاوکارت دەبێت بیر لە دیدگە و ڕەفتاری ئەوانی تر بکەیتەوە. هەروەها فێر دەبیت کە چۆن وەک دایک و باوکێک بەپێی تەمەنیان مامەڵە لەگەڵ منداڵەکانتدا بکەیت، یان چۆن وەک مامۆستایەک لەگەڵ قوتابیەکانتدا ڕەفتار بکەیت. فێر دەبیت کە چۆن تواناکانی خۆت بەرەو پێش ببیت و چۆن بە شێوەیەکی دروست لە ژیان بڕوانیت و سەرنجی کڕیارەکانت بۆ خۆت ڕابکێشیت. لە هەمان کاتدا فێری بیرکردنەوەی ڕەخنەگرانە و کارکردنی بە کۆمەڵ و پەیوەندی بەستن لەگەڵ دەوروبەرتدا دەبیت.